ئەگەر تاران کلیلا بێدەنگەکەی پەکینی دەست بکەوێت چی دەبێت؟ خەیاڵ بکە بەیانیەک لە خەو هەڵدەسیت. دەبینیت بێدەنگیەکی سەمەرە باڵی بەسەر شارەکەدا کێشاوە. مۆبایلەکە تەنها ئامێرێکی بێکە بکە. ئینتەرنێت نەماوە، ئۆتۆمبیلەکان لە ناوەڕاستی شەقامەکاندا وەستاون و تەنانەت یەک دڵۆب ئاو لە بەلوعەی ماڵەکەت نایە. ئەمە کاریگەری ئەو چەکەیە کە ناونراوە بۆمبی تاریکی یان چەکی ئەلیکترۆمەگنێتی. بە پێچەوانەی هەموو ئەو بۆمبانەی تا ئێستا ناسیومانن، ئەم چەکە نە باڵەخانەکان دەڕوخێنێت و نە زیانی ڕاستەخۆی بەجەستەی مرۆڤ دەگەێنێت، بەڵکو شەپۆلێکی وزەی یەکجار بەهێز و نەبینراو بڵاو دەکاتەوە، خێراتر لە تروکاندنی چاوێک. ئەم شەپۆلە دەچێتە ناو هەر ئامێرێک کە بە کارەبا یان مایکرۆچیپ کار بکات. دەبێتە خۆی سووتان و توانەوەی یەکجاری تابلۆ ئەلیکترۆنیەکان. بەمەش هەموو ئامێرە زیرەکەکان دەبنا پارچە ئاسنێکی بێکەڵن. ئەگەر ئەم بۆمبە بەکار بهێنرێت، وڵاتی ئامانجکرا و لە چەند چرکەیەکدا سەدان ساڵ دەگەڕێتەوە بۆ دووە. تۆڕەکانی کارەبا دەکوژێنەوە، نەخۆشخانەکان و بانکەکان ئیفلیج دەبن، ئابووریەک کە لەسەردا تاوەساوە لە چرکەیەکدا دادەڕمێت. تا ئێستا تەنها زرهێزەکانی وەکو ئەمریکا و چین بە فەرمی خاوەنی ئەم تەکنەلۆژیایەن. چین ساڵانێکی زۆرە کار لەسەر ئەم چەکە بێدەنگە دەکات بۆ ئەوەی کەشتی گەلە فڕۆکە هەڵگرەکانی ئەمریکای بێ ئیفلیج بکات. بەڵام چی دەبێت ئەگەر چین ئەم نهێنیە بداتە تاران؟ ئەگەر ئێران دەستی بەم بۆمبە بگات، هاوکێشەی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی دەگۆڕێت. بەبێ ئەوەی یەک موشک بتەقێنێت، ئێران دەتوانێت قوبەی ئاسنین و ڕادارە پێشکەوتوەکانی ئیسرائیل پەک بخات و وڵاتەکە بەرامبەر هەر هێرشێکی دواتر بێبەرگری بکات. هەبوونی ئەم چەکە لای ئێران واتە کۆتایی هاتن بە باڵادەستی تەکنەلۆژیای ئەمریکا لە ناوچەکەدا. بەمەش لە جەنگی داهاتوودا ئەو کەسە نایباتەوە کە چەکی بەهێزتری هەیە، بەڵکو ئەو کەسە دەیباتەوە کە دەتوانێت کارەباکە بکوژێنێتەوە.